بینەرانی کورسانی و سڵاوتان لەبێ لە کۆڕبەندی دڵفی ئابوورین لە سلێمانی لێرە لەگەڵ بێگەر تاڵبانی وەزیری کشت و کاڵی حکومەتی هەرێمی کوردستان گفتوگۆکەم بێگومان بەشێکی ئەم کۆڕبەندە پەیوەستە بە بابەتی ئابووری و کشت و کاڵیش لە نێویە و ئەم ئاڵۆزیشی کێستەیە لەم ناوچە زای تا چەند کاریگەری لەسەر کشت و کاڵ دروست کرد و پلانی وەزارەتی کشت و کاڵیش چێبێ بۆ کەمکردنەوەی ئەو کاریگەریانە کە لەسەر کشت و کاڵی هەرێم دروست بێ بێگەر خامە خێر بێ لە دێڵفی باسی کشت و کاڵەکەی وانە بەڵێ بەیانی کۆڕبەندەکە چۆنە بەلاتەوە من پێم وایە کە لە کۆڕبەندە باشەکانەوە دووەمی ساڵە لە پارێزگای سلێمانی و کۆڕبەندە ئەنجام دەدرێت سەرڕای ئەوەی کە شەنوکەوی کۆمەڵک بابەتی زۆر گرنگی هەستیار دەکا کە ئێستا زۆربەی وڵاتانی جیهان پێوەی سەرقاڵن لە هەمان کاتیشدا بەرچاوڕوونیەکی تەواوەتی هەم لە ڕوانگەی سیاسی هەم لە ڕوانگەی ئابووری و هەم لە ڕوانگەی پەیوەندە دیبلۆماسیەکان لێرە پەرە پێدەدا کە ئەمە بۆ خۆی هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ هەرێمی کوردستان دەکرێت بڵین گۆڕانکاریەکی نەوعیە و هەموو ئەو پانێڵانەش کە دانراون لە خەڵکی مختص لە خەڵکانێک کە دەتوانن بابەتەکان بە شێوازێک شی بکەنەوە کە دەور و تەسیراتێک دژێ بهێڵێ چ لەسەر هەموو ئەو کارکتەرانەی کە بەشدارن لە مستەوا بەرزەکانی ئاستی نێودەوڵەتی و چ لە ئاستی نێوخۆیی هەرێمی کوردستان و عێراق. زۆر باشە بێگەرخان ئەم ئاڵۆزی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە تاثیری لەسەر کردی کشتتوکاڵی هەرێم دروستەکە بەدڵنیاییەوە تەسیر دروست دەکە یعنی عادەتەن ئێوە ئەگەر متابعە بکەن ناکۆچیەکان یاخود جەنگ لە هەر پارتیەکی ئەم جیهانە کاتێک دێتە ئاراوە ئێمە لێرە احتیاتی خۆمان لە پاراستنی ئاسایشی خۆراک و ئاو دەکەین لە بەرەوەی خۆتان دەزانن یعنی کاریگەری ئەم ناکۆچیانەوە کاریگەری جەنگ بە شێوازێکی گشتی لەسەر بەرهەمی بەروبووم ئینتاجی بەروبوومە کشت و کاڵیەکان لەسەر پیشەسازی و لەسەر تەنانەت ڕێکارەکانی گواستنەوەی خۆراک لە نێوان وڵاتاندا یعنی تەسیراتی گەورە جێدێڵێ ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە کۆمەڵگەکانی دنیا بیر لە پاراستنی ئاسایشی خۆراکی خۆیان بکەنەوە و دەستەبەری ئەو خۆراکە بکەن کە پێویستیانە بۆ ئەوەی کە بتوانن پارێزگاری لە ژیانێکی بەردەوام لە گەشەی بەردەوامی ناوچەکانی خۆیان بکەن بە دڵنیاییەوە ناکۆچیەکان و دروستبوونی هەر جۆرە گرژیەک لە ناوچەکەدا دەور و تەسیراتی خۆی هەیە لەبەرەوە من پێم وایە بە تێڕوانینی خۆم ئەم ناوچەیە پێویستی بە لێگەیشتێکی هەرێمی هەیە و لە ئاستی وڵاتانی جیهانیش پێویستمان بە سەقامگیریەکی تەواوەتی سیاسی و ڕەوشێکی لەبار هەیە بۆ ئەوی بتوانین لەگەڵ یەکتریدا هەماهەنگی بکەین لە چۆنیەتی بەرەو پێشبردننی گەشەی کۆمەلگاکان و لە هەمان کاتیشدا لە پاراستنی ئابووری هاوبەشی نێوان وڵاتاندا. بێگەرخان ئەم جەنگە کارگەی لەسەر گواستنەوە دروست کردووە لەسەر پەینی کیمیایی دروست کردووە تێچووی بەرهەمێنانی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان ئەگەری هەیە زیاتر بکە. بەڵەوە وەکو وەزارەتی کشت و کاڵ هیچ پلانێک ستراتیژیەکتان هەیە بەشێکی ئەم کاریگەریان لەسەر ئەرکی یانی لەسەر شانی جوتیار کەم بکەنەوە؟ زانی ئێمە وەکو هەرێمی کوردستان یەکەم ئەرکمان ئەوەیە کە مەفروزە حکوومەتی هەرێمی کوردستان داعمی جوتیار بکە بەڵام بەداخەوە قەیرانی دارایی وای کردووە ئێمە وەکو وەزارەتی کشت و کاڵ لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان قانونی موازنەشمان نییە لە ڕاستیدا بودجێکی تەخسیسکراو لە بەردەستی وەزارەتی کشت و کاڵ نییە تاوەکو بتوانێت پاڵپشتی جوتیاری پێ بکە کەواتە ئێمە دەبێت لە کۆمەڵک بابەتی تردا تەسیلات بکەین بۆ نمونە لە لێخۆشبوونی گومرجی بۆ ئەو مادە خامانەی کە دەچنە بۆ نمونە پێکاتە عەلەفیەکانەوە لە هاوردەکردنی ئەو مادانەی کە لە هەرێمی کوردستاندا بەڵێ کردومانە ئێمە قەراری ژمارە 79 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانمان هەیە کە بۆ یەکەم جارە ئەم قەرارە لە هەرێمی کوردستان کاری پێدەکرێت بۆ هاوردەکردنی جۆری ئەو بەرهەمانەی کە لە هەرێمی کوردستان ناتوانرێ ئینتاج بکرێن بە لێخۆشبوونی گومرجی ئەمە یەکێکە لە بڕیارەکان خەڵێکی تر بابەتی کەمکردنەوەی نرخی کارەبایە لەسەر پرۆژە کشت و کاڵیەکان بەوەی کە نابێت مامەڵەی نرخی بازرگانیان لەگەڵ بکرێت ئەمەش بۆ خۆی دام و پاڵپشتێکی ترە بۆ خاوەنی پرۆژەکانی کشت و کاڵی بۆ ئەوی بتوانن سودمەند بن لە بڕی کارەبای پێویست و وزەی پێویست لەگەڵ ئەمەشدا ئێمە بەڕاستی لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی شەوە کارمان کردووە بۆ ئەوی کە بتوانین باڵانسێک ڕابگرین لانی کەم بە پشتیوانی ئەوان لە هەندێک بواردا یعنی دام بۆ وەزارەتی کشت و کاڵ و بۆ جوتیاران و خاوەن پرۆژە کشت و کاڵیەکان وەربگرین بەڵام هەموو ئەمانەی کە کراون دەکرێت بڵم لە ئاستی خواستی ئێمە و جوتیارانی هەرێمی کوردستانیش نییە کە ئەمە مافی ڕەوای خۆیانە مەفروزە حکوومەت کار ئاسانی زیاتر بکە و جەنابەت ئاماژەت پێدا ئێستا نرخی پەینی کیمیایی کە جوتیارانی ئێمە بەکاری دەهێنن زۆر بەرز بۆتەوە نرخی عەلەف لە بەرەوەی پێکاتەکانی لە هەرێمی کوردستان نییە بۆ نمونە سۆیایە پرێمێکسە زەیتی پێکاتە عەلەفیەکانە هەموو ئەوانە لە هەرێمی کوردستان ئینتاج ناکرێت بە حکومی بۆ نمونە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و ڕوشی ناوچەکەش ئێمە لێرە ئینتاجی
بۆ نمونە گەنمەشامی کە دەچێتە پێکاتی علەفیەوە بە شێوازێکی باش لە ئێستادا لە ساڵانی ڕابردوو نەمان دەتوانانی بیکەین لەبەرەوەی ئاو کەم بوو. بۆیە ئێمە پێویستمان بەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم بیر لەوە بکاتەوە لە قانونی موازنەدا، ینی قانونێکی تایبەتمان هەبێ بە موازنە، لەناو قانونی موازنە تەخسیساتی مالی بکرێ بە وەزارەتی کشت و کاڵ بۆی بتوانێت دەعم و پاڵپشتی جوتیاری تێدا بکە. من دەمەوێت یەک شت بڵێم، یعنی ئەمە حقیقەتە. ئەگەر لە ڕابردوودا هێز و سامانی ئێمە لە ژێر زەویدا بوو بێت، ئێستا هێز و سامانی ئێمە لەسەر زەویە. کشت و کاڵ نەوتی بەردەوامی کۆمەڵگەی ئێمەیە بەڕاستی، چکە ئێمە کۆمەڵگەیەکی کشت و کاڵی جوتیاران بەرهەمێنن گەنم تەڕەکاڵەوە ئێستا دەستیان کرۆ بە چاندن و چاوەڕێن هاوین بەرەمبوومەکە بچێنەوە. مەسەلەی بە بازارکردنەکە چی بووەکەن بەتایبەت لە گەنم کە ئێستا کێشەیەکەیە بڕی بەرهەم زیایە و کەمۆرە گیرێتەوە. بەرهەمی کشت و کاڵی هاوینەش کە پێ بگات پلان هەیە لە ئێستەوە جوتیار خەمی نەبێ. ئێمە ئەگەر خۆت متابعە بکەی، یعنی پێش هەموو شتێک کارمان لەسەر ئەوە کرد لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئاستی وەبەرهێنانی کشت و کاڵی بەرز بکەینەوە، یعنی پرۆژەی کشت و کاڵی زۆر دابمەزرێت. بۆ نمونە لە بواری پیشەسازی کشت و کاڵیدا کە ڕاستەخۆ ئەمە سوود دەگەێنێ بە جوتیارەکانمان بۆی بەرهەمەکانیان لێوەر بگرنەوە بە پیشەسازی بکرێت. خاڵی دووەم ئەگەر متابعەتان کردبێ لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا کەمترین بەرهەمی کشت و کاڵی خراوەتە سەر جادە و بانەکان و فڕێدراوە بە پێچەوانەوە، لەبەرەوەی ئێمە سیستمی دانانی باجمان پەیڕەو کردووە و سیستمی قەدەغەکردنی بەرهەمی هاوردەمان قەدەغە کردووە لە وەرزی پێگەشتنی بەرهەمەکانی خۆماندا. ئەمەش پاڵپشتی جوتیاری کردووە. حقیقەتەن من کاتێک باز دادنێم لەسەر بەرهەمێک کە لە دەرەوەی وڵات نێتە، یعنی دێتە ناو وڵاتەکەی منەوە، کەواتە ڕاستەوخۆ پاڵپشتی نرخی بەروبوومە کوردەواریەکەی خۆمان و بەرهەمە ناخۆیەکەی خۆمانم کردووە. جگەلەوە ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی وڵاتانی کەندا و ئیشمان کردووە لەسەر بە بازارکردنی بەرهەمە کشت و کاڵیەکان. ینی بۆ یەکەم جارە لە سەردەمی ینی بلە کابینەی نوێم وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بەرهەم هەناردەی وڵاتانی دەرەوە دەکا وڵاتانی کەندا و دەکا بە براندێکی کوردی خۆماڵی. ئێستاش ئێمە بڕیار وایە لە ئاندەیەکی نزیکدا تەماتە، شووتی، کاڵک و بەرهەمە سەوزەواتەکان لە هەرێمی کوردستانەوە هەناردەی وڵاتانی کەندا و بکەین. ئێستا حالیان لەگەڵ یەکێک لە کۆمپانیا هەرە گەورەکانی وڵاتی ئیمارات گەیشتوونەتە جۆرێک لێگەیشتن. ومێد دەکەم لە ئایندەیەکی نزیکدا ئێمە بتوانین ئەو لێگەیشتنە بە یەکەوە تەواو بکەین بۆ ئەوەی کە دەست بە هەناردەکردنی بەرهەم بکەین. ئاستەنگمان بۆ دروست دەبێ بە تایبەتی لە ئاستی حکوومەتی فیدراڵی عێراق. خۆت دەزانی ئاستەنگەکان بۆ نمونە بەرهەمی گەرم ئێمە ئینتاجمان زۆرە، لە ڕاستیدا لە سەروی 1.5 ملیۆن تەن ئینتاجمان هەیە، بەڵام بەداخەوە عێراق مبڕێری ئەوەی هێناوەتەوە بۆ ئێمە دەڵێ لەبەرەوەی کە ئێمە قەیرانی داراییمان هەیە خۆشمان ناتوانین بڕی ئەو گەرمەی ساڵانی پێشوو وەرمان دەگرت، ئێستا وەری بگرینەوە لەبەرەوە هی ئێوەش کەم دەکەینەوە. ئێستا ئیمساڵ لە داخلی خۆتە ئێمە 292,000 تەنمان بۆ دانراوە کە ئەمە بەڕاستی زەرەر لە جوتیارانی هەرێمی کوردستان دەدا. 108,000 تۆنیش لە خارجی خۆتە دانراوە کە سعرەکانیشیان جیاوازە، یعنی سعری کڕینەوەکە. بۆیە بیرمان لەوە کردومە لە سەرەتای ئەم کابینەیە کە کەرتی تایبەت ببێتە بەدیلی حکوومەتی، یعنی هەرێمیش و حکوومەتی عێراقیش. ئێستا لیژنەیەک هەیە، لیژنەکە لە دەستەی وەبەرهێنانە، بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنان سەرۆکاتی ئەو لیژنەیە دەکا. لە ئایندەیەکی نزیک ئێمە نوێنەرمان هەیە لەوێ، هەم سعری کڕینەوەی گەنم ئیعلان دەکەن، هەم بڕی کڕینەوەی گەنم لەلایەن کەرتی تایبەتەوە ئیعلان دەکرێت بۆی جوتیاران بڕی ئەو گەنمەی کە دەمێنێتەوە بتوانن لە کەرتی تایبەت بە بازاڕی بکەن. بێگە تاڵبانی وەزیری کشت و کاڵی حکوومەتی هەرێم زۆر سپاس. زۆر سپاس مادوومان کردی بەڕێزم. شڵا لە کاتی تر بە دەستی پڕەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. زۆر زۆر سپاس بۆ بێگە تاڵبانی وەزیری کشت و کاڵی حکوومەتی هەرێم.